بە مەبەستی ئەنجامدانی ڕیفراندۆم کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی هەرێم لە خورمات و ئۆفیسی کردووەتەوە و کارەکانشی دەست پێ کردووە بە پێی وتەی بەڕێوەبەری ئۆفیسەکە. شاری خورمات و وەک شارێکی کوردستانی دەرەوەی هەرێمی کوردستان کە بریارە ڕاپرسی تێدا بکرێت، ئێمە سەر بە کۆمیسیۆنی باڵا هەستاوین بە هەموو ئامادەکاریەکانی خۆمان بۆ دامەزاندنی کارمەندی سەر سندوق چی ڕێکارە فەنیەکان ئامادە کراوە دەست بەکارین و چاوەڕوانی ڕۆژی 25 نوێن ئەنجامی ڕفراندۆم لەم شارە ئەنجام بدرێت. لایەنە تورکمانەکانی خورمات و جەخت لە سەرڕەتکردنەوەی ئەنجامدانی ڕیفراندۆم دەکەنەوە لە شارەکە و پێشوازیش لە بڕیارێکی ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین دەکەنەوە کە داوێتی بەڕێگەنەدان بە ئەنجامدانی ڕیفراندۆم لە خورماتوودا. داوەڵام تورکماننارن ڕێیم بلتردان سۆرا مەجلس محافەزەیە. ئێمە وەکو تورکمانەکانی خورمات و دژی ڕیفراندۆمین و پێشوازی لە بڕیارەکەی ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین دەکەین کە داوێتی بەو پێیە ڕیفراندۆمی کوردستان نادەستوریە و نابێت لە سنووری ئیداری سەلاحەدین و خورماتوودا بڕێوە بچێت. لە هەمان کاتیشدا ئێمە بەشدار نابین و لە ئێستادا کردنەوەی ئۆفیسی کۆمیسیۆنی هەرێم بە نایاسایی دەزانین لە خورماتوو کە ئامادەکاری بۆ ڕیفراندۆم دەکەن. بە بۆچوونی ئێمە ئەنجامدانیشی زیانی بە هەموو لایەک دەگەێنێت، بۆیە هیوادارین کەوا ڕیفراندۆم دوا بخرێت و کێشەکانی نێوان هەریم و بەغدا بە دیالۆگ چارەسەر بکرێت. لە کاتێکدا کورد سوورە لەوەی لە 25 ئەیلولدا ڕیفراندۆم ئەنجام بدات، خورماتوش وەکێکێک لە ناوچەپدا بڕاوەکان وا بڕیارە پرۆسەکەی تێدا بەڕێوە بچێت. سەرباری ناڕەزایەتەکانی تورکمان کە ڕایەنگەیاندووە ڕێگری لێ دەکەن، لەلایەکی دیکەشەوە عەرەبەکان تاکۆی ئێستا بێدەنگیان هەڵبژاردووە لە خورماتوو. کورتسات نیوز ئەوەشی زانیوە عەرەبەکان بەسەر سێ بەرەدا دابەش بوونە، بەشێک لە عەرەبەکان لەگەڵ دواخستنی ڕیفراندۆمدان لە ئێستادا و بەشێکی دیکەشیان دژی ئەنجامدانی ڕیفراندۆمن وەک هەڵوێستەکەی ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین و تورکمانەکان، بەشی دیکەیشیان لەگەڵ ئەنجامدانی ڕیفراندۆمدان کە بەبڵێ دەنگی پێ بدەن. لە نێوان ئەم هەموو بۆچوونەدا چارەنووسی خورماتوو نادیارە بەرەو کوێ دەڕوات. کاروان حەبیب، کورتسات نیوز، خورماتوو.